لە بەرنامەی کورسی خەڵک باسی سێنەواکەین نەوەی وای، نەوەی زێد، نەوەی ئەلفا. من لە دایکبووی 2009 بوونەوەی زێدم پێ دەوترێ ئەوان زۆر ڕخنەمان لێگرن یەکێک لەوانە کە ئەوەیە کە ئێمە ئەبێ زوو بخەوین. کێ تۆ پەروەردەکات دایک و باوکت یان مۆبایلەکەت؟ ئێستا باسی مۆبایل و کۆمپیوتەر لە پێی گەڵتەیان پێوێت بەخۆ یانیڵەوە چیە بەدەستەوە 24 ساعت بەکارێنیت و تو شێرچێکیش بی ئەواگەن بە خراپات. ئامێزخان دە مۆبایلەکە دانێ با تۆزە بێک و قسە بکەین. ئێمە ئێستا لە بینەکە ماوین نازانین لەگەڵ سەردەمی ئێستا بگونجێن یاخود لەگەڵ سەردەمی کۆنا بگونجێن. ئەو سەردەمی ئێستا بۆ ئافرەت ئاساییترە و بۆ ئەو وەختەوانە بوو بەخۆ. بۆچی هەرنەوەی خۆی لەنەوەی پێشتر بە باشتر دەزانێت؟ بۆ نمونە زۆربەی راپۆرتەکان دەبینی ئافرەتەکان داوا دەکەن کەوا هەسەرگیری لەگە جیلی 70-80 بکەن ئەمە باشترین بەڵگەیە. پڕپارەنە پڕ ئەمانن پڕ ئاسایشن هیچ مشکلیان نییە زمانی مەشتانەوە بەڕاستی. ئەو زانیاریانی کە ئەوان لە کاتژمێرێکا بەدەستێنن نەوەکانی پێشوو لە چەند هەفتەیەکا بەدەستیان دێنن. لە مێژووی مرۆڤایەتیدا هەر نەوەیەک جیهانێکی تایبەت بە خۆی هەیە لە بەرنامەی کورسی خەڵک باسی سێنەواکەین نەوەی وای، نەوەی زێد، نەوەی ئەلفا. دواتریش ئەم نەوەی کە دێت نەوەی بێتە. نەوەی وای ئەو نەوەیە کە لە ساڵی 1970 تاوەکو ساڵی 1996 لەدایک بوون. ئەم نەوە زیاتر باوەڕیان بەوە هەیە کە ژیان قەدەرێکە و پێویستە پێی ڕازی بین، هەوڵەکان سنووردارن و پێویستە ڕێز لە گەورەکان بگرین و زیاتر هەوڵ بدەین بۆ ئەوی کە خێزانەکانمان بە شێوازێکی زۆر کۆمەڵایەتی و یەکگرتووی یەکتری بمێنێتەوە و یاسا و ڕێسای تایبەت پەیڕۆ بکرێت لە خێزانەکاندا. نەوەی دووەم پێیانەوترێت نەوەی جینزێت کە لە ساڵی 1997 بۆ 2012 ئاگرێتەوە. ئەم نەوەیە لە نێوان جیهانێکدا گیریان خواردووە جیهانی پێشخۆیان و جیهانی نوێ چونکە ئەوان لەگەڵ ئەنتەرنێتدا گەورە بوون و بڕوای تاوەتیان بە سەربەخۆیی هەیە بڕوایان بەوە هەیە کە ئازادی گرنگترە لە هەموو شتێکی دیکە و ئەگەر بێت و شتێک بێتە نێو مێشکانەوە دڵیان لەوەی کە هیچ شتێک ناتوانێت ڕێگریان لێ بکات. لە ساڵی 2013 هەتاوەکو 2024 پێیانەوترێت نەوەی ئەلفا جیلی ئایپادی پێڵن ئەمە ناکۆکیێکی زۆریان هەیە لەگەڵ نەوەکانی زۆر پێش خۆیان. لە دوای ئەوانیش نەوەیەکی دیکە بەڕێوەیە لە دوای ساڵی 2025 بۆ 2039 کە پێیان دەوترێت نەوەی بێتا واتە ئەو نەوەی کە بەتاواتی لەگەڵ ئایدا گەورە دەبن. جیاوازی ئەم نەوانە هەندێک خاڵی وەچەرخانی گەورەی ئەرێنی و هەندێک خاڵی نەرێنی زۆر گەورەشی دروست کردووە. لە بەرنامەی کورسی خەڵک ئەم کورسیە بۆ کەسانە بەجێدێڵم کە لەنەوە جیاوازەکانن بزانم ئەوان کێشیان چییە بۆچی توێژینەوەکان دەڵێن کە ئەوان بە دەگمەن دەتوانن لە یەکتری تێبگەن. من لە دایکبووی 2009 بوونەوەی زێدم پێ دەوترێ واروها جیاوازیم زۆرە لەگەڵ نەوەکانی دیکەدا ئەگە بەراورد دێ بکەین لەگەڵ نەوەی ئێمە و نەوەی کۆندا جیاوازەیەکی زۆرمان هەیە یەکێک لەوانە کە ئێمە زۆر چالاکین و دایمە سەربەخۆین بەڵام ئەوان وانین هیچ چالاکێکیانتیان نیە بەڵام شتی باشیشان هەیە. یەکێک لەوانە ئەوان زۆر کۆمەڵایەتین کە ئێمە زۆر ناتوانین کۆمەڵایەتی بین ئەوان تێکەڵیەکان زیاتر لەگەڵ خزم و کەسانی هاوڕێکانیان لەگەڵ ئەوانە زۆرتر تێکەڵن بەڵام ئێمە وانین لەوان ئێمە زیاتر خەڵکی دەرەوەی وڵاتە ناسین خەڵکی هەموو شوێنێکە ناسین هەموو گیانمان بینیوە ئەوان زۆر ڕخنەمان لێگرن یەکێک لەوانە کە ئەوەیە کە ئێمە ئەبێ زوو بخەوین یان شەوان نابێ بچینە دەرەوە یان بە هیچ شێوەیەک نابێ بچیتە دەرەوە تۆ بەڵام ئەوان نازانن کە ئێمە ئەگەر ئەوانە نەکەین هیچ شتێک فێر نابین. مالیدی 51 و هیچ ئیشێکی هینم نەکردو قرسم نەکردووە ماڵ و مناڵی خۆمم بردۆ بەڕێوە بەڕێم کردوون و خوانێ بڕێستە ماڵ و حاڵی خوان هەیە و
شکر بە سای خوامیان سەرکەوتو بوون لە هەموو شتێکە من خۆم خوێندنم نەکردم مناڵەکان ماوەی خوێنەوارە من خوێن وەختی ئێمە خوێنن نەبوو نانێت ئافرەت خوێنی هەی دەمێ زۆر دەمێکە خۆ لەم شارام لە تەمەنی 3 ساڵی مۆ لە شارام ئەی بوو بەخوا ڕۆڵە پیان ئەی بووان و نابێ کچ خوێنێ سوزار ئەم سەردەمی ئێستا بۆ ئافرەت ئاساییترە و بۆ ئەو وەختەوان نەبوو بەخوا وەڵڵا باوکی و کوڕم ئەو کچەم مهندیسە کوڕێکی ترم دکتۆری بەیتەرەیە کوڕێکی ترم هەر مامۆستای ئینگلیزیە کوڕێکی ترم هینی تاو کردو ژمێریاری تەمەنم 20 ساڵە و لە قۆناغیدا ژیانمە خوێندکاری پۆلی دێ بووم و لە دوای قۆناغی پۆلی دە وازم هێنا و ماڵەوە پێیان خۆش نەبوو بەڵام دەستمایە کار لە دوای کارەکەم یارمەتی باوکم ماوە و زۆر پێویستە ئێمە وەکو گەنجێک چاو لەوام بکەین بۆ شتە باشەکە گەنج ئێستا وەکو دەرەوە زۆر بەکارێنن موبایل بەکارێنن دەرەوەیان زۆر هەیە ئەمێ داهاتوو وەکو ئەوە بێ کە دایک و باوکم پەروەدەیان کردوم هەل لەسەر ئەو ڕێزکەیە بەردەوام تەمەنم 6 ساڵە کۆمەڵێک جیاوازی هەیە لەگەڵ ئەوانەی پێشوو بۆ نمونە لە ڕووی خۆراک بینیم پەنابم بۆ خواردنی ئەندۆمی و مۆتەیەک و چەند خواردەمەنیەشی زۆر سادە و ساکات بەڵام جاران وانە بوو کەسانی نەوەی پێشوو لە بەیانیەوە کاریان دەکە تاکو ڕۆژ ئاوا یعنی وەکو بڵێ ئەوان جاران ئێمە هەموو لە ژوورێک بایەکەوە ئەژیان و بەتانیەک یا لێفەیەک یا جاجمێکیان پێدا دەدان جێگەمان دەبووە ئێستا هەرێک کەس ژووری خۆی جیاوازە پێک نایەن تەلەڤیزیۆنی خۆی جیاوازە پێک نایەن جلوبەرجی جیاوازە کەنتۆری جیاوازە هەموو شتەکانیان جیاوازە کەچی لەگەڵێکتی هەر ناکۆکن کاتێک کە من لە قوتابخانە بووم خوێندن لە ڕووی ئابووریەوە زۆر قرس بوو تەنانە زۆر جار ئەو کاتانی کە دەچوینە حانوت پارەی ئەومان پێ نەبوو بچین لە حانوتەکە ساردێ بخۆینەوە ئەوانەمان لەبیر ناچێتەوە بەڵام کەچی ئێستاکە ئەوان گاڵتە بە پارە و بە هەموو جۆرە شتێک دەکەن کەچی لامان کاتیشا لە ڕووی شەهادە و بڕوانامەوە بڕوانامەی بەرز دەینن زۆربەی ئەو نەوەیە بەڵام لە هەمان کەچە بەشێکی زۆریان کە شادەی بەرزیشان هێناوە دڵنیامە ئەگەر ئیملایان پێی لە 100 ناینن بۆ نمونە زۆربەی راپۆرتەکان دەبین ئافرەتەکان داوا دەکەن کەوا هەسەرگیری لەگە جێلی 70 بکەن ئەمە باشترین بەڵگەیە یعنی لە هەموو ڕێکەوە بەتواناترن لە ڕووی جستەیەوە لە ڕووی عەقلیەوە لە ڕووی ئارامیەوە لە ڕووی هەستکردن بە پرسیارەتیەوە بەڵام ئەو جیلی ئێستاکەوانە سلااو من ناوم عەبدوڵڵایە من 12 ساڵانم زمانی کوردی و تورکی و ئینگلیزی ئەزانم زمانی ئینگلیزی با هەندێک بۆتان قسەکەم I am Abdullah. I am 12 years old. I am smart in English and I like school and this is my holiday. لەگەڵ باوکم دێمە بازار بۆ ئیشکردن هەتا دوور بکەمەوە لە ئایپاد و تەکنۆلۆژیا لە ماڵێ تماشای ئایپاد دەکەم بۆ 3 ساعات 2 ساعات دێمە بازار بۆ مەشغوڵ بوون و فێرە ئاکتیڤیتیە دەرەیەکان بم لەوانەیەش بڕۆمە دەورەکان بۆ مەڵەوانەیە فێربوون و حەزم لە تۆپانی و مەڵەوانێکردنە باوکم نەسیحەتم ئەکات و پێم ئەڵێت تۆ زیرەکی تۆ تەکنۆلۆژیا و لە ئایپاد و شتیوەها زانی ئەوجا من باوکم فێرە ئینگلیزیەکەم زۆر لە ئینگلیزی باش نییە هەندێک وشەکان و چونکە بەتەمای سەفەرە ئەوجا لەوانەیە بڕواتە وڵاتە ئەمریکی ئەوە زمان ئینگلیزیەکان ئەمنیش فێری ئەەکەم ئینگلیزی قسەی بکە لە نێوان ئەو دوو کورسیەدا تەنها گفتوگویەکی ئاسایی نییە بەڵکو ساڵانێک بیرکردنەوەی جیاواز و دوور لێکۆ دانیشتن قساکەن بێکەوە ئامێزخان دە مۆبایلەکە و دانێ با تۆزە بێکەوە قسە بکەین هەستە چۆنە ئێستا لەگەڵ باوکە هاتیتە دەرەوە لە شوێنێکی گشتی ئاوا دانیشتیت هەستێکی تایبەتم هەیە لە بەرۆی کە هەستەکەم گەورە بووم وەکو دوو هاوڕە پێکەوە دانیشین ڕاستە لە ماڵشەوە دانیشین پێکەوە گفتوگۆمان زۆرە ئەمڕۆژ هەستێکی زۆر تایبەتم هەیە باش ئامێز ئەو شتانە چییە کە تۆ حەزەکەی بەردەوام بیکەیت و بەڵام لەوانێ من پێم خۆش نەبێت تۆ بۆ نمونە بەکاری بێنی یا شتێکی وە
هەست بە چی کردووە لەو کاتانەیە؟ پێش هەموو شتێوی تۆ زۆر پێمەڵی بەکاری مێنە مۆبایلە چکە ئەڵێ هەم بۆ چاوە خراپە هەمیش حەزەکەی دایمەن گفتوگۆمان هەبێ گفتوگۆی خێزانی هەبێت لە بەیمانە و حەزەکە دایمەن لەلات دانیشین ومان بینی ئەویان کەمێک ناخۆشە بۆ من چکە ئێستا دنیاکەوای لاتە بەرداوام مۆبایل بەکاربێنی آخر ئەزانین چۆنە مەسلەی مۆبایل من دە تێگەم لە ئێوە تێگەم لەو تەمەنەی تۆ تێگەم کە مۆبایلێکێکە لە زەرورەتەکان و پێداویستەکانی ئەم سەردەما بە من و بە چەندینی وەکو من ناتوانم ڕێگە لە تۆ بگرم بەڵام ئەکرێ ڕێنیشاندەرت بم بۆ ئەوە یانێگەر تۆ سەرنجەوە بەی جاری واکەم لە ژوورەکەت خەریکیت پێ ناڵێم مۆبایلەکەت لا بە ئەڵێم تۆ بە شێوەیەک دانیشی کە خراپە بۆ پشت بۆ تەندروستی پێ دەڵێم وامەکە بەڕێکی دانیشە مۆبایلەکە بەکاربێنە ئەمە ئامانجەکەی منە لەوە من لە تۆ تێگەم سەردەمیەوە وا بوو کاتێککە ئێمە سەردەمی ئێمە شتیوا هەر نەبووە ئەوانە یعنی پەیوەندی نێوان باوک لەگەڵ منداڵا سەردەمی ئێمە زۆر جیاوازی هەبوو قەت بەم شێوازەی ئێوە نەبووە دەستخۆش من لەبیرم نایە لەگەڵ باوکما دانیش بێتم لە شوێنێکە ئاوە بڵین قاوەیە چایەکمان خوارد بێتەوە و گفتوگویەکی ئەوەمان کردووە چونکە بەڕاستی باوان یا دایک و باوک لە سەردەمی ئێمەیە هاوشێوەی بەڕێوبەری گشتی بوون ئاتامە بەبەختین لێرە بەختن لێرە چونکە سەردەمی ئێمە باوکمان دایکمان بەڕێوبەری گشتی ئێمەش بوو بەڵام لەم سەردەما ئێمە بووین بە ڕاوێشکار بۆ ئێوە یعنی تەنها ئەوەیە کە ئەو ئەزمموی کە هەمانە بۆ ئەوەی بگوازینەوە ئێوە بە ستایلی خۆتان ژیانی خۆتان بکەن ئەوەیە ئامانجەکەی ئێمە بۆی زۆر جار ئەو کلێنانی کە دروستە بێت لە نێوانەوەکانە تێنەگەیشتنی هەم باوک و دایکە هەم نەوەکانیشە ینی ئێمە ئێستا لە بینێکا ماوین نازانین لەگەڵ سەردەمی ئێستا بگونجێن یاخود لەگەڵ سەردەمی کۆنا بگونجین کە هەندێک خێزان وا بیرەکەنەوە کە ئەبێ ئێمە بەو جیلە کۆنە ئەو لە جیلی کۆنا چۆن ژیاون ئێمەش بە هەمان دابوونەریتەوە بژین بەڵام ئێمە ئەمانەوێت هاوسەنگێک لە بینی هەردوو لا ڕابگرین لەگەڵ سەردەمی ئێستا شا بگونجین و لە کۆنیشە ئەوەی ئێمە ئەمانەوێت کە دایک و باوک لێمان تێبگەن ئەوەی کە ئەمانەوێت نامانوێت هەمیشە ئەوان چی بڵێن بۆ منە ئێستا زۆر ئەوە باوە بڵێ بە دکتۆر ئەوەی کە نەبێ بە دکتۆر سەرکەوتونەوەی نەبێ بە دکتۆر زیرەک نییە هەستەکەم لێرەیە لە جیلی ئێمە ئەوە با بڵین گۆڕاوە هەر کەسە لە پیشە و بوارێکی تایبەتی خۆیان ئەتوانێت سەرکەوتوو بێت ئەتوانێت بەهرە و بابەتی خۆی دەرخاکە لە چه با بڵین لایەنێکی جیاوازە پێوی کار بکات یعنی تۆ پێت وایە دیاریکردنی ئایندە ئەوێ بدرێتە دەست خۆتان نەک ئێمە بۆتان دیاریکەین چکە بەهرە جیاوازە لە کەسێکەوە بۆ کەسێکە لاوانەیە ئەو بۆ ئێوە بێڕێزیەک بێت یان بە هەر جۆرێکی کە بەڵام شێوازی وتنەکە زۆر دەورە بینێ نەک هەر بۆ دایک و باوک بۆ مامۆساکانیش ئێستا هەندێک مامۆسا هەیە پێماڵێن دەرخیکەن ئەم بابەتە بەڵام نازان سەردەمی ئێمە جلی ئێمە وای لاتوە کە ناتوانین بابەتەکان دەرخکەین بەبێ ئەوەی لی تێبگەین ئێمە لە سەردەمێک هاژین کە تەکنەلۆژیا زۆر پەرەی سندووە سەردەمی ئێمە بە جۆرێک وم بیرم نیە مامۆسا هەندێک جار ڕەنگە دەرەجی لێشکانبی کە ئەوی دەبێ نقطە و فاریزەکانی ژۆکو خۆی بینوسیتۆ ینی وا ئەبایە دەرخمان کردە تۆ یەک سەرنج داوە زۆر جار کە گفتوگۆیەکەکەین کە گفتوگۆیەکەکەی من ئەوەستیت هیچ ناڵیت من ئەوەستم ینی کە ئەی ناگەینەنەتی ئەنجام من ئەوەستم بووە ئەو مەودایە بەجێ هێڵم بۆی کە خۆت بڕیاری تیابەی من دڵنیام تۆ دوای بیری لەکەیتەوە یانەوە تا پاساوێگەنی تۆ بۆ من کەنەیکێ ئەو ئیشە یان قەناعەت دەکەیت تۆ ئیشاگەی کە گفتوگۆمان لەسەر پێ کردووە کە زوو گفتوگۆکەین لە ماڵەوە پێکەوە تر تا ڕادەیە ئەتر تۆ ئەوەستی تۆیکی بۆ خۆم جێڵی کە تا یەکەم ئەوەستم هیچ ناڵی تردای خۆم بیرەکی لێکەمەوە کەواتە هاوڕین لەسەر و خاڵە زۆرینەی توێژنەوەکانەڵێن کە هیچ نوەیەک بە تەواوەتی ڕاست نیە و هیچ نوەیەکیش بە تەواوەتی هەڵە نییە تەنها ئەوەیە لە ماوەی ئەم 50 ساڵەی ڕابردوودا گۆڕانکاریەکان هێندە بە خێرایی ڕویان ناوە وای کردووە جیاوازیەکە زۆر بەڕۆنی بە گەورەی دیار بێ لە نێوان 10 بۆ 20 ساڵێکدا شتی زۆر جیاواز و سیر بە دەرکەوێت بەڵام لە هەرێمی کوردستان لە نێو کۆمەڵگەی خۆماندا چۆن چۆنیە بیکنەوەکان چۆنن بەردەوامە بین و زیاتر بە دوایدا دەگەڕێن. تەمەنت چەندە؟ 20 ساڵ 20 ساڵی 2006 بەڵێ چەند هاوڕێوەیە؟ بەڵای زۆر ئەچێتە 200
200 هاوڕەت هەیە ئەمێ لەسەر ئەو نەوەی خۆت قسەم بۆ کێسەکەی جیاوازیتان چێ لەگەڵ نەوەکانی ڕابردووانەی لە جیلی 70-80کانە لەدایک بوون لە ڕابردووە موبایل و سۆشیال میدیاشن نەبووە تقریبا نوێی کە هەبووە هەر خزمەتی بوو هاوڕێتیش هەر نەبوو زۆر کەم لەلایەنەکانی ترۆستەکەی لە چ شتێکا لە ئێوە تێناگەن وڵی لە ڕووی بیرکردنەوە بۆ ئێستا باسی موبایل و کۆمپیوتەر لە بکەی گاڵتەیان پێوێت بەخۆ یانیڵەوە چیە بەدەستەوە 24 ساعت بەکارێنیت و تو شێرچێکیش بی ئەواگەن بە خراپات سەر پێشەڵ موبایل خۆتان بڕاتان بۆ یەکە شتەکە ڕاستە نەوەڵ ئەوەی ئێوە ڕاستە غەڵەتە ئەوەمە ڕاست ئەوەی ئێوە ڕاستە بۆچی وڵی نازانم ئەگەر هەرچی بەکە سەر لێ خوانە پاساڵن خەتای موبایل ئەوان واڵن ئەوە بەزواژ نیت بەزواژ نییە چۆن قەنەعەتیان پێکی کەوانیە بەخوا هەرچی بێڵن خەتای موبایل و موبایلەکەش فەقیرە چی کردو موبایل نەبێگا چی بین نەخۆشەکە ێڵن خەتای موبایلەکەی موبایل زۆر نەبێت دەرناچێڵن هەر خەتای موبایل جا بەڕاستی زۆر ئاڵوودەی موبایلشن وایە وڵی ئێمە ڕۆژ چەند کاتژمێر بەکارهێنی وڵی من زیاتر ئیشەکەم بۆ واڕوە یەکێککە ئیشی لەبەرگی ئۆنلاین شتەکەم باشە بەسای موبایلەکە ویشمەڕوە زیاتر لەبەر بەکارێت ئەوەش پێشکەوتنێکی باشترە لەنەوەی ئێوە ئیشی بێ بکەی هەزار شتی پێکرێ موبایل سەردەمی ئەوان باشتر بوویایی ئێوە بۆ هەموو ڕێگەوان باشتر یەک دوو نمونە بەرزستی عقلیت هێناش باڵێن ئێستا بۆ باڵێن باری ئەلکترۆنیاشە دروستکردن بۆ ئێمە تۆزێ باشتری بەس بۆ شتی تر بۆ قووەت و توانێت جەستی ئەو شتانەوە باشتر باوا ڕوانگە خوێندن هەموو شتێکە لەم ڕۆژێ هەموو شتێکە ئەی ئێوە چۆن بیلێکن ئەی چ شتێک هەموو شتێکە پارە چۆن تەیاکرێ هەوڵماندبوون ڕێگای زۆرە هەوڵماندبوون و شتی دەریش واتە ئەوان پێیان وایە ڕێگەی سەرکەوتن و پارە پیاکردن تەنها خوێندنە حاجی گیاموال چەندە؟ 73 مان ئەو سەردەمەی ئێوە کە گەنج بوون لەگەڵ گەنجەکانی ئێستای بینی جیاوازیان چییە؟ وەڵی جیاوازی ئێرە ماڵی خۆیە باوەڕکە ژیان ئێستا زۆر ئاسانەوە چ پێشان نییە پێشان باوەڕکە ینی لە مارێ و لە دەرێ قەدەشمەکە کتە بوو ئێستا ماشەڵا 50 قەدەشمەکەتەیە جێژ ناروە ینی وەک زاران زۆری فەرقە گەلێک زۆری فەرقە خۆشبەختتر و دڵخۆشتر و ئارامترن یان گەنج کات سەردەمی گەنجیەوە بە قورعانەوانی ئێستا ئەوانی ئێستا پڕپارەنە پڕ ئەمانن پڕ ئاسایشن بیش مشکلیان نییە زمانی مەشتانە نەوە بەڕاستی ئارە وەڵڵا جی لە تازەیە چ شتێکی ئەوانە بەدڵە بە قورعان هەمشتەشیان لە مەغرور بووینە ئەجینە هەمشتەچیان بەدڵە بەخوا لە مەغروریان واکەن چ شتێکیان زۆر خراپە بەدڵە نییە بێ خۆیان چاکەن بە قورعان ئەو کافتریا و نێرگلە و ئەو شتانە ینی بەڕاستی ینی بەدرم نییە بەڕاستی ناسام تەمەنە چەند بوو کاو سەرگیریت کرد تەمەنم وڵی وابزانم 90 سال بووم گەنجی ئێستا لە 30 ساڵی ساڵێ زۆر ژن نایەن خۆی پێ بەخێو ناکرێ فێرە تەمبەڵی بووە هەتانی وەڕۆ لە قەوەڵ ناستێ کار و کاسبی پێ ناکرێ باوەڕکە کار و کاسبیش هەیە الحەمدولله ساڵە موبایل پێ وڵی ئەو لە مێژایتن ئەی سمارتفۆنە پێ نیە موبایلە تازەکە ناوەڵام پێم نییە ئەی بۆچی خۆ فێر نەکردو خۆنە گونجانەوە لەگەڵ بەخۆران خوێندەواریم نییە لەبەر ئەوەیە ئارە وڵا خوێندەواریم نییە لێش نازانم و ئیدی کوڕەکەشم لەگەرە ئەو ئیشی موبایلی ئەوە دەکات هەستەکەی کامیان زیاتر خۆشبەختتر بوونە لە ڕووی دەرفەتەکان لە ڕووی ژیانکردن لە ڕووی ئاسوودەی دایک و باوکت یان خۆت یان ناڵەکەت ڕاستەکەی ئەگەر بڵێم حەدی وەسەتەکەی باوەڕ بگرین لەبەرەوەی لەوانەیە لە سەردەمی دایک و باوکە من ماندووبوونێکی زۆر هەبووبی زیاتر ئیشکردن و ئەو بابەتانە هەبووە وەکو ئاشکرای بینیتمانیان کە باز دەکەن و دەیجێڕنەوە ژیان قورستر زۆر ژیان زەحمەت بووە لەوەی کە ئەوان خوێندنیان بە شێوەیەکی باش نەیانتوانیە لە بۆیان دابن بکرێ بەڵام جیلی ئێمە کە پێیان دەگوترێت جیلی ئاڵتۆنی بەڕاستی پێم وایە لە هەموو جیلەکان خۆش بەخترن کۆمەڵک شت هەیە کە لە سەردەمی مەکرایە هەم خوێندنمان هەبووە هەم یاریکردنمان هەبووە هەم دەرچوون و گەڕان و سەفەر و ئەو بابەتانەمان ئینتەرنێت و سۆشیال میدیاشان هەم ئینتەرنێتیش هات بەڵام تاخیر بوو یعنی توانیمان چێژی لێوەربگرین بەڵام کەم نەک زیادەڕەوەی تێدا بکەین ئەوەی ئێستا دەکرێت بەڕاستی زیادەڕەویە لە ساڵی هەفتاکاندا گەنجێک بۆ ئەوی زانیاری بەدەستبێنێ تەنها ئەیتوانی بێت بۆ کتێبخانە
ساڵی 2026 هەمان زانیاری لەلایەن ئەوانەوە بە چەند چرکەیەک بەدەست دێت. ئەو زانیاریانەی کە ئەوان لە کاتژمێرێکا بەدەستیێنن نەوەکانی پێشوو لە چەند هەفتەیەکا بەدەستیان دێنە. توێژینەوەکان هەندێک زانیاری سەرنجڕاکێشیان خستۆتە ڕوو کە بەڕاستی جێگەی تێڕامانین و بیرکردنەوە لێن. بنمونە ئەگەر باسی نەوەکۆنەکان بکەین ئەوان دەڵێن کە لە سەدا 50یان بە ئێستاشەوە سێری تەلەڤیزیۆن دەکەن و کەمتر سۆشیال میدیا بەکاردێن و بگرە زۆرجار حەزیشان لێنە. زۆرینیان لە تەمەنی 25 ساڵیدا هاوسەرگیریان کرد و لە تەمەنی 27 و 28 ساڵیدا منداڵێکیان دوو منداڵیان هەبووە. گەورەترین بەها لەلایەن کار و خێزان بووە. هەتا کار و خێزان وەستا بێ بیریان لە شتێکی دیکە نەکردوێتەوە. زیاتر هەوڵیاندا و پەیوەندی کۆمەڵایەتیەکانیان بپارێزن و کێشەکانیان نەبنە دەرەوەی خێزانەکانیان. بەڵامنەوەی دووەم جەنەرەیشن زێت زۆر جیاوازترن. ئەوان ڕۆژانە نزیکەی 7 بۆ 9 کاتژمێر سێری سۆشیال میدیا دەکەن و لە سەدا هەفتای بڕیارەکانیان لە ڕێگەی ئینتەرنێتەوە وەردەگرن و کاریگەریکی زۆریان لەسرە. کەواتەوە ئەگەر بیانوێ هاوسەرگیری بکەن لە ئینتەرنێتدا بە دوای زانیاریدا دەگەڕێن و لە سەدا 50شان بڕوایان وایە کە پێویستیان بەوەیە کاتێکی زیاتر لە تەمەنیان بەخۆشی بەسەر بن و لە دوای تەمەنی 30 ساڵیەوە هاوسەرگیری بکەن. ئەگەر بێت و بینە سەر نەوەی سێمنەوەی ئەلفا توێژینەوەکان دەڵێن بە ئەگەری زۆرەوە ئەوان لە سەدا 90 بڕیارەکانیان لە ڕێگەی ئایەوە بەدەستدەێن و بۆ هاوسەرگیریش زۆر جاربی لەوە دەکەنەوە کە بە تەنها بژین و ئەو بەشێکی ژیان تەنها بە شوێکی کاتی لە ژیانیان دەبێڵنەوە. جا ئێستا کێشەکەەوە نییە کامنەوە باشە و کامنەوە خراپە. کێشەیەکمان هەیە هەمومان تێیدا هاو بەشین، ئەویش کەمبوونەوەی سەرنج. لە ڕابردوودا هەموو وڵاتانی جیهان پارەیەکی خەیاڵیان سەرف ئەکرد بۆ ئەوەی کەوا بکەن ژیانەکە سەرنجڕاکێش بێ و سۆشیال میدیا سەرنجڕاکێش بێ و خەڵک بەکاری بێنێ. بەڵام ئێستا وڵاتان پێویستیان بۆیە ملیۆنەها دۆلاری دیکە خەرج بکەن بۆ گێڕانەوەی سەرنج و کەمتر بەکارهێنانی سۆشیال میدیا. کاتێکاڵین جنەرەیشنی زێت، جەنەرەیشنی ئێکس، ئەلفا، بێتا ئەمان تەنها نایەکی کۆمەڵایەتین بۆی کە جیان بکەینەوە یاخۆت هەر بەڕاستی لە ڕووی زانستی و جیاوازیان هەیە و پێویستەکە دانە بەدانیان توێژینەوە و بە دوواداچوون و لە ڕووی کۆمەڵانسیەوە لی ورد ببینەوە. بەڵێ بە پێوەگارانی کەنەوەکان لە ڕەفتار و لەبیرکردنەوە و لە ستایلی ژیانیان بابرینلیان دەبینرێت ئەو ئەتوار و ڕەفتار و هەڵسوکەوت و شێواز و ستایل و ستایلانەی ژیان و جلوبەرگ و خوێندن و داهێنان و ئیشکردن و گرنگیدانی ئەو کەسانە بە لە ژیانی خۆیان لە کەسایەتیان کە ڕەنگەداتەوە ینی ناوێشی بۆ دادەنرێت بۆ سەرنجڕاکێشانە بۆ زیاکردنەوەیان لە نێوان هەر نەوەیەکە وەکو پچڕان ئەبینێت وەکو جەمپێک ئەبینرێت یاخود نەبوونی ئەو کۆنەکشنە لە نێوانیانە بۆچی ئەگەڕێنیتەوە جاری وایە زۆر جارگلیان لەگەڵ یەکتریا ئەوەی ئەڵە لێفسی تێناگەی لەم بابەتی ململانی نێوانەوەکان یان پێکدادانی نێوانەوەکان وەکو پێکدادانی شارستانەکان کللتوری کۆمەڵاسیانی لەسەر هەیە لە میراتی کۆمەڵاسیش باسکراوە بەڵام ئەمە ئەوەندەی بە ململانەی نبینم ئەو گۆڕانکاری ژیانە و ئەزمموی مرۆڤەکانە بۆی کە دەیانەوێت شێوازی نوێی ژیان تاقیکەنەوە شتێکی سەرنجڕاکێش لە هاتوچۆ گەڕان دەیبینی هەوڵەدا وەکو بیرکردنەوە بیری لێکا دوای لە ڕەفتارەکانی ڕەنگەداتەوە بۆیە بین لە ستایلی قژیان لە ستایلی جلوبەرگیان بەڵێ بەڵێ ئازادە مەسەلەن کللتوری بیانیە هێنێتەوە ئێرە تۆزێک بۆی مەڵانێت جیاواز بێت بەڵێ ئەو جۆرە لە کرانەوە و لە جورئەت و باڵێن بوێریەی دەربڕینوانیان هەیە زۆر جار لەلایەن ناوەکان پێشخان وەکو بێڕێزی وەکو بێشەرمی وەکوی کەشکانی سنوورەکان سیر نەکرێت لە کاتێکانە ئەوانیانەوە خۆیان بن لە جینات و لە ناو بیرکردنەوەی کللتور و فەرهەنگی کوردی جیاوازیەکان زۆر جوان قبول کراون و سوودیش لێ وەرگیراوە بۆیە نەوەکانی خۆشمان خێزانە و ئەوانشمان ئەستەکەی قبولێتی کە منداڵەکانی ئەگەر لە سنوورە ئەبڕە لە سنوورە قانونی شەرعی هەندێک دابوونەریتە زۆر حساسەکان لانەدەن بابرن دەست و پەنجیان لەگەڵ نەرم کردوون ساڵی نەوەتەکان بۆ 2000ەکان ئەڵێ نەمە گیرمان خواردووە لە نێوان ئیپش خۆمان و لە نێوان دوای خۆمان و ناتوانین خۆمان یەکلایی بکەینەوە هەبوو قۆناغێکی ڕاگوزەر و گواستنەوە ئەو جیلەی تێدا جۆرێک لە من خۆم بەبیرمە لەو کاتێ من حەزم لێ بوو ئەو خەنەفسێک ستایلێکی خەنەفسوانە دابنێم گونجاو نەبووە زانی ینی بە زەحمە دەمانتوانی پانتۆڵ لەبەر چکە من باسی خۆشەکەین باسی باش ناکەین خۆشی چکە خۆشی پەیوەندی بە چێژ و گەڕان و بینین و شتی جیاواز و تاقیکردنەوە هەموو ئەوانەیە بەڵێ ئێستا جیلی ئێستا لە قۆناغێکی زۆر خۆشیانە و هەمووکو ڕەفاهیەت و خۆشگوزەرانی
هەم وەکو خۆشیان وەکو چێژ و جەستە و ئەوانە زۆر سپاس دەکەین بۆ زانیارەکانە. ئەوەی کە دەمێنێتەوە بۆ پاراستنی نەوەکان و تێگەیشتنێکی ئاسانتر لەگەڵ یەکتری و داهێنانی زیاتر بەڵام بە پاراستنی شوناسمانەوە ئەرکی من و تۆیە کەوا بکەین هەم ڕابردوو بە جوانی بپارێزین و ئاشنای نەوەکانی داهاتوی بکەین نەمیش خۆمان بگونجێنین لەگەڵ بە دیجیتالبوونی دنیا و پێشکەوتنەکاندا تا بەرنامێکی دیکەی کورسی خەڵک بەخواتان دەسپێرم.